ژیان بۆ کەمایەتی ئاینیەکان لە عێراق تا دێت قورستر دەبێت. لە کۆی دەیان خێزانی کریستیان لە قەزای خانەقینی پارێزگای دیالە. ماریا تەنها کریستیانە لەو شارە ماوەتەوە و هەموو خێزانە کریستیانەکانی تر کۆچیان بۆ دەرەوەی عێراق کردووە. تەنها کڵێساکەی خانەقین وەکو یادگاری بۆ ماریا ماوەتەوە. بەس تەنیا مندمە لە خانەقین مەسیحی، کەس نەمەند. ئەوانە کوچوین علاقاتم دی نەمەند وەگەردیان ئەمر خوداکردن. خۆم تەنیا بەپێی قسەی کریستیانەکان پێش ساڵی 2003 نزیکەی 1.5 ملیۆن کریستیان لە عێراق هەبووە. بەڵام ئێستا ژمارەکە بۆ کەمتر لە 500,000 دابەزیوە و هەمویان کۆچیان کردووە. کۆچکردن تەنها کریستیانەکانی نەگرتووەتەوە، بەڵکو کەمایەتی ئاینەکانی تری وەکو ئێزدی و بەهاییەکانیشی گرتووەتەوە. حقیقة قبل لە ڕاستیدا پێش هاتنی داعش نزیکەی 200 خێزانی سایبە لە کەرکووکە بوون، بەڵام بەهۆی ڕەشەی داعشەوە زۆرێکیان کۆچیان کرد بۆ دەرەوەی وڵات و ڕۆشنە وڵاتانی ئەوروپا. لە دوای ڕوخانی بەعس لە ساڵی 2003 و بەرپابوونی شەڕی تایەفی و مەزهبی نەک کەمایەتی ئاینیەکان بەڵکو بە هەزاران مسلمانی شیعە و سونەش کوژران. بەڵام دۆخەکە بۆ کەمایەتی ئاینیەکان سەختترە. موجودين بهائيين في كركوك لكنه لازم بەهایەکان لە کەرکووکەن، بەڵام تا ئێستا ژمارەیان دیار نییە، زۆربیان خۆیان ئاشکرا ناکەن. دۆخی ناسەقامگیری عێراق لە ماوەی 18 ساڵی ڕابردوودا و ناکۆکیە تایەفی و مەزهبیەکان لە قازەنجی بیل و ڕاجیاوازەکان نەبووە و زۆرترین مەترسی لەسەر ژیانیان دروست بووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.